خاوەن پڕۆژەکانی بەخێوکردنی ماسی لە گەرمیان گرفتی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هەیە و دەڵێن هاوردەی ماسیەکی زۆر لە دەرەوە بازاڕی ئەمانی لاواز کردووە. خەلیل ساڵانێکی زۆرە سەرقاڵی بەخێوکردنی ماسیە لە ناوچەی باناسیاوی باشووری قەزای کەلار، یەکێکە لەو خاوەن پڕۆژانەی کە کێشەی بە بازاڕکردن یەخەی گرتووە. من یەکەم حەوزم کە لەم منتیقە لەم سنوورە لەم ناوچەی گەرمیان و منتیقەی با بڵێن گومار و زەنگاباد من دروستم کردووە. تقریبان ئەوە 4 ساڵ تا 5 ساڵ لە دوای 2015 ئێمە تووشی زۆر گرفت بووینە. گرفتەکانیش ئەوە ئێمە ماڵەکەمان بۆ ساغۆ ناکرێت سەر ڕێوە ئێمە مەسرەفێکی زۆر لەسەر ماسیەکەین 5 مانگ یا تا 6 مانگ ماسی بەخێوەکەین تا پێگەی بۆ فرۆشتنی. بازاڕەکانی هەرێم جگە لەو ماسیانەی کە لە ناوخۆی هەرێم بەرهەم دەهێنرێت تێیدا ساغ دەکرێتەوە، هەروەها ماسی دەرەوەش هاوردە دەکرێت. ئەمەش کاریگەری لەسەر بەرهەمی ناوخۆیی دروست کردووە. دەرەوە لە ئێران و زیاتر ماسی جۆری کەپور واتە کارب، سەلەمون، سلڤەر، ڕەقا، گرانس ئەم ماسیانە تێت زیاتر بۆیە بازاڕەکان بە تەواوەتی زۆرنەی حەوزەکان ئێستا تووشی خەساراتنە بەهۆی هەناردەکردنی ماسی لە ئێران و بۆ کوردستانی خۆمان یاخود بەرەو خواروی عێراق. لە گەرمیان زیاتر لە 52 پرۆژەی بەخێوکردنی ماسی هەیە و خواستی بازاڕ پڕ دەکەنەوە، بەڵام کێشە و گرفتەکان و نەبوونی پشتیوانی وای کردووە خاوەن پرۆژەکان بەرهەمەکانیان کەم بکەنەوە و هەندێکیشیان واز لە کارەکانیان بێنن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.